ئەمە 3 ساڵە زەواجم کردیان ئەوجا ماڵی داکەم چارێکێک لە من دوورە مانجێک جار دەچمەوە ئەوجا بە من دەڵێنە تو ئورق لە ماڵی داکت دەبتەوە منش دەرم نابخوای بەس مێردی خۆم زۆر خۆش دێ یعنی حەز ناکەم بەجێبی لەم دەمە یعنی لە خۆمی ڕازی بکەم یعنی هەرچی بوێتن هەرچی بکرێ لە بوو بکەم یاخوا دەست خۆش بێ بەخوا ژنی ڕەسەن ئەوەیە یعنی ژنی ڕەسەن ئەوەیە پیاوی خۆی بەجێ نەیەڵێت بڕۆرەوە ماڵی دایک هەر کاتێ ماڵی دایکت تۆیان ویست پێویستیان بە تۆ بوو سەردانی ماڵی دایکت کە بەڵام بە شەو قەت پیاو بەجێ مەیەڵن هەر ژنێ پیاوەکەی خۆی خۆش بوێت بە شەو بەجێ نایەڵێت بە تایبەت لەم سەردەمێ ئەجەما وسە بەم دەرێن ئەتوو ڕقل لە ماڵی داکت دەبتەوەی دەرم کۆ ڕقم لێت و ماڵی داکە و ئەرکە و بەس ئەمن دەمەوێ یعنی ها ئەو فەرمودانم جێلەوە کە دەبی زۆر زۆرەز لە مێرد بگیری ئەسڵەن لە ئیشێ بێتەوە هەتا دەستی ماز ناکەم لێ ناگەڕم بێتە ژوورێ یاخوا دەست خۆش بێ ڕوسپی بی یا ڕەب العالەمین وەڵا یعنی چی وا هەیە 6 مناڵی هەیە ئەڕاتەوە ماڵ دایکی یعنی خەریکە سەقف ماڵ دایکی بەرەدەنەوە هەرلی بێزارە بن ئەم ژنەش ناڕاتەوە بە 6 مناڵەوە داوێتێ سەریانە هەفتەیەکە لە سەریانە چیەکەی بە بۆ خۆت بڕۆ بە لای پیاوەکەت 2 هەفتە جارێ وەرە تاقرە لای دایکت بۆ بڕۆرەوە کاکە ئەو مناڵانە نە قەنەفەیان هێژ نە مەطبەخیان هێژ نە داریان هێژ تێگەی مناڵێ لەسەر دیوارە دانیە لەسەر دەرگایە دانیە وا خەریکە جامەشکێنێ دانیە وا لەبان کەوەنتەرەکەیە ئیتر وەڵحاصڵ ئەم ماڵت وەزعیان نییە بەدەست مناڵەوە ئەمیشە چی وەڵام من دایکی خۆم خۆش وێ تۆ خۆت خۆش بێت دایکی خۆت بە 6 مناڵەوە مەیە سەر و ملی فەقیرە چۆتە تەمەنەوە وەزعی نییە پێویستی بە ئیسراحەتە 6 مناڵ بۆچی بێت لە ماڵەوە ئەم فەرتەنەیە بنێتەوە وەڵام مامۆستا خوشکەکانم وانە ئەوە عەندە ڕۆنەوە بە هەفتە لەوێ دەبن بە من دەرێن وەرەوە هەیە دەرم کە ئیزنم نەدا یعنی ئەم دەمەوێت لە جۆ هەم دیوی بم دەرێ نە وەرەوە ئێخە چ بچمەوە هەنی ئەوە معالەمەوە چی گوتی لەسەر جێلاشدام داکەم بۆ خۆی نەخۆشە دوعای خێریش لە بۆ بکە دکتۆر پێگوتێ لە پێ دەکەوی ئەوژی امکانەتی ئەوەی نییە کە خۆی عیلاج بکاتن ڕەبی خوای گەورە شیفای دایکت بدا کچە شیرینەکە خوای گەورە شیفای وەڵاهی شتێکی زۆر ناشرینە یعنی جاری وا هەیە ئەم هەموو کچە ئەڕاتەوە بەم هەموو مناڵەوە تێگەی ئیتر تەپ و تۆزیە لەو ماڵە هەڵەسێنن لە دڵەوە هەمویان حەزەکەن نییە ئەمانە بڕۆنەوە ناڕۆنەوە سلام علیکم مێردی خۆیان بەجێ هێشتووە لە ماڵەوە بێ ناس خۆی کراس خۆیە شوێرێ خۆی نانەکات ئەڕات خەریکی فەلافل خواردنە لەسەر و جادێ داماوە